کۆبوونەوە کۆبوونەوەی جەماوەری لە هەر شوێنێکا بێ بۆ خۆی جەوێکی تایبەت دروستەکە چ جایەوەی گەنجانی ئەم شارە کە شوێنی کۆبوونەوەیان کەمترە لە مۆندیالێکی ئاوا کۆبوونەوە زۆر گەنجێکتری ئەبین و قسە و قسەڕۆکی ڕۆشان شەوانە و بەڕێکردنی کاتێکی خۆشە بۆ گەنجان بەڕاستی و ئیتر پێشبینی دروستەکرێت یا منافەسە دروستە بێت کۆمەڵی کێبرچی ئەمەڵێ ئەوەی باتەوە بۆ خۆی جەوێکی خۆشە بەتاچیت وەڵاهی بەتاچیت تاموچێژێکی تایبەتیە بۆ ئەمساڵ بەتایبەت لە کاتەکانی کاتی یاریەکان زۆر خۆشە کەوێتە شەوان زیاتر شەوانی ژووکو ڕێستێک بۆ زۆرێک لە کەسەکان کە لێرە ئامادا بن گەنجان خۆشە کاتێکی خۆش بەسەرە بن و وەکوتم ئیتر هەرێکێک بۆ خۆی لایەنگر و هەواداری گروپێکە تیپێکە بۆ خۆی ئیتر جۆرە منافەسێک و زۆرجار لەسەر گرە و ئەکرێت لەسەری زۆرجار شتی خۆشانیم بەڕێکردنی کاتێکی خۆش ژادەکەی تۆ دەرکراوە یا ماوەتە لە مۆند بەداخەوە من فەڕەنسا بووم بەڕاستی دەرکرا ئیترەوە یاریە ینی خۆتۆ ناتوانانی زۆرجار پێشبینیەکان بە ئەوەی تۆ نابێت ئەو یاریە و هوەری وەرزش ئاوایەت وەڵایی سەرەتا بەخێر بێن وەڵایم جۆرە دانیشتانە بەڕاستی چێژ و تایبەتێکی خۆی هەیە چونکە لێرە تامی یاری بەواقع ئەبین وەکوایە نۆ مەلعەبەکاوی بە کوردی ئەنجاوەکم مێدەواریشم پلێ بە پلە هاتووی ئینشەڵا ڕوونی فیناڵ و کاسەکەش بەردەکەینەوە وەڵایی برام ئەم نەوع دانیشتانە بەڕاستی پێوە بڵێم یعنی ڕەنگە فەریق جمهوری دوو فەریقی تیابێ بەڵام لە تێکەڵبوونا زۆر ئالوودەی ئەو یاریە بی زۆر لەوە خۆشترە کە لە شوێنێکی چۆڵا سێر بکرێ ومێدەوارین لە هەر مۆندیالێک و لە هەر خولێکا شوێنێکی ئەوە بکرێتەوە بۆ گەنجام توانین سێری یاریەکان بکەین ئای طبعا ئەرە وەڵایی وەک وای لە مەلعەبەکە خۆشی گوێی لێیە شتێکی باشیان کردووە خراپ نییە پێ خۆشحاڵین بەم ئیشەکە کردوانە نێرەوەڵا نەوەڵام من لەگەڵ کوڕێکمە هاتم نەوەڵامە زۆر ئینم نییە لەگەڵیا ئەو کوڕێکم لەبەر خۆشیە کوڕەم هاتم بۆ سەیری بەڵێ سەرەتا بەخاتنە دەکەم سواز بەخوای مەش گەنجین مۆندیال بۆنەیەکی جیهانیە بەشێکی لەبەرەوەیە کە ماوەی چەند ساڵێک جارەیەکرێ گرنگی تایبەتی خۆیە ئەمە بۆ هەڵبژاردەکان هەم بۆ ئەو هاوڵاتیانەی کە جمهوریەوانن بەداخەوە من خۆم جمهوری بەرازیل بووم کرایە دەرەوە بەڵام ئەم شەو پێچەوانەی هاوڵاتیانی تر حەزەکەم ئەرجەنتین بیباتەوە لەبەرەوەی کاسەکە هەر لە ئەمریکای لاتین بێنێتەوە ئینشەڵا منیش وەکو هەموو هاوڵاتیگیری پارێزگای هەڵەبجە ئەم شەو حەزم کرد لەناو سنتەری شارەکە لای باخی گشتی لەگەڵ سەرجەم هاوشارانی ترا لێرە بەشدار بوون لە سێرکردنی شەوێکی تایبەتی مۆندیال زۆر بەکەمی خەڵگەیە هاندەری بەرازیل بێ و حەز بکە ئەرجەنتین بیباتەوە تۆ مەستەد چۆن لا دروست بووە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە خۆی منافەسەکە لە بینی دوو قارەی تایبەتی ئەوروپا و ئەمریکای لاتین ڕاستە من جمهوری بەرازیلم بەڵام لە هەمان کاتشا حەزەکەم ئەرجەنتین بیباتەوە بۆی مۆندیالەکە لە بەشی ئەمریکا بمێنێتەوە نەچێتە لای ئەوروپیەکان هەموو وەرزشکاران لێرەن ماشەڵڵا یەکێتر ناگرێ دەستخۆشیمان بۆ برادەرانەیە کە داداشویان داناوە بۆ هەوادارانی مۆندیال ئەمساڵ دەستیان خۆش بێ زۆر ئۆڤەرێکی جوانە زۆر کارێکی زۆر باشە سپاسیان نەکەین شتێکی زۆر جوانە ماوەساتۆ خۆ هاندەری کوێ هەڵبژاردەکە دەرکراوە لە مۆندیالیا ماوەتۆ وەڵا ئەوەی من دەرکرا بەڵێ من بەرازیل بووم بەداخۆم کە ماڵاواییمان کرد بەڵام ئێستا بە چێژەوە سێری ئەم یارانەکەم وەڵی زەرورە هەر کاتێ بۆنێکی با بڵین دەوراتێک لەم شێوە بێ یاخود بۆ هەر نەک با بڵین مۆندیال بێ بۆتی بە میلیەکانیش بێ پێویستە ئەمن و ئاسایشێکی زیاتر بەرقەرارکردن بە تایبەتی لە دەورەکانی کوردستانە بۆی پشەی ڕوونەیە و ئێمەش وەکو وڵاتان شتێکی جوان پێشکەش بکەین.